بەناوی خۆی بەخشنەی میرەبان ئەزیزان سڵاوتان لێبێ بەنامەیەکی تری پامی تۆتان پێشکەش دەکەم لە هاوڵاتیانە پرسین مامۆستایان بە ئاشتی داوای مافی خۆیانەکەن بۆچی هێزە ئەمنیەکان بە شێوازی توندوتیژ ڕۆبەڕوویانە بنەوە وەکو بینیمان لە ڕاگەیاندنەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مامۆستاکە هەولێر یان پزیشکەکە یان چەندین کەسی ترمان بینی بریندار کران بەو شێوازە مامەڵای لەگەڵ کرا ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیانە پرسین ئایا مامۆستا خەڵکی فێری توندوتیژی کردووە؟ ئەگەر نەخێر بۆچی بەم شێوازە مامەڵە لەگەڵ مامۆستایان و فەرمانبەران دەکرێت پزیشکەکان بە بەردەوامی چارەسەری نەخۆشی هێزە ئەمنیەکان و منداڵەکانە نەکەن بەڵام بەو شێوازە وەڵامیانە درێتەوە ئێمە ئەمانە لە هاوڵاتیانە پرسین زین ئەوان ڕێیان چیە و ئەوان چیمان پێڵێن ئێوەش دەگەڵمان خوێنی یەکێک لە مامۆستا ئەفرەتەکانە تازە بەدەستی دەسەڵاتی کوردی بەداخەوە ڕژات ئەو دەسەڵاتە ملهوڕ و گەندەڵە مل کەس نەکا لە بۆ داخوازیەکانمان دڵنیابن بە مەرجی خۆشمان بیکۆڵ نادەین. هاتە سەرشەخام ئەرکێکی نیشتیمانیە ئەخلاقیە نەتەوەیە بڕوخێ دەست شوورەیە بۆ ئەو دەسەڵاتە ئەوە چییە بەکاردێنی بۆ مامۆستایە قەڵەمی پێەیە هیچ ئامادێکمان بە حکوومەت نەماوە حکوومەت تا ئێمە داوای مافەکانمانی لێ خۆ مەسئولەکان هیچیان پێنجێنن ئەتا مامۆستا دەسەڵاتیە بێ هیچ باشە بۆچی بەم شێوازە مامەڵە لەگەڵ مامۆستایان نەکرێت وەڵی بڵێم چی جوابەکەی من ئەوەیە مەسئولین ئەگەر هات و مۆزوعیشان کردەوە من و تۆ بتوانین بە حڕێتی خۆمان قسە بکەین ئەو عانە مامۆستاش حڕێتێ بێ باشە قەت بووە مامۆستا توندوتیژی فێری خەڵک بکات من ومیم مامۆستا توندوتیژی فێری خەڵک کردووە نەخێر مامۆستا ڕێزی تایبەتی هەیە لای من هەموو مامۆسایە نەک مامۆسایبەتی دایش ینی چەند عناسرێت ینی هەموو تربێتی گەورەیان هەیە لای من لە ئێستاە خۆپیشاندانی مامۆسایان و تەندروستکاران و دکتۆرەکانە مامۆسایان بە شێوازێکی زۆر تون مامەڵیان لەگەڵاکرێ وەکو مامۆستاکەی هەولێر کە بینیمان باشە بۆچی بەم شێوازە مامەڵا لەگەڵ مامۆستاکرێت لەبەرەوەی کە بێدەسەڵاتیە دەسەڵاتیان نەماوە چی بکەن ئەبێ توندوتیژی بەکاربێنن لەگەڵ ئەو مامۆستایانەی کە خۆپیشاندانەکەن داوای مافی خۆیانەکەن داوای چیکیان نەکردووە چەنەها جیلیان پێگەیانوە ئەوە ئەو پەڕی هەیە ڕێز و پێزانینیان بەرامبەر بە مامۆستا بکردایە نەک پەلاماریان بەنووتیان هەڵە باشە قەت بووە مامۆستا ڕۆژە لێ ڕۆژان توندوتیژی شەڕ فێری خەڵک بکە ئێستا ئابە و شێوازە وەڵامی درێتەوە خۆ مامۆستا بووم نەخێر نەخێر 34 جیلم پێگەیانەوە 34 ساڵ مامۆستا بوو باشە وەڵامی تۆ یان با بڵێن پاداشتی تۆ بەم شێوازە ئەدرێتەوە کە ئێستای بینی ئەوە کەی پاداشتە ساڵێک و سێ مانگە مەعاشمان وەرنەگرتەوە ئەوەی کاڵی هێزی ئەمنیم و خۆم پۆلیسم ئەوەی هەویەکەمە بەڕاستیەوە ئەو هێزی ئەمنی ڕاستینی هێزی ئەمنی ڕاستی پۆلیسە کە موڵکی میلەتە ئەو منە میلیشا خۆفرۆش ئەوەی کە ئەڵێ هێزیەمنی هێزیێمنی ڕاستەقینە پێشمەرگێ نەک ئەوانی کە کوژان فرۆش و خاکفرۆش خۆیان پاشەکشیان کرد من پشتگیری هەر فەرمانبەرێکم هەر موچەخۆرێکەکەم کەوا داکۆشی لە مافی ڕەوای حەقی خۆیەکە ئێمە بە قەڵەمە جەنگین نەک بەجەنگ تۆکو وەکو بینیمان ئەندامی لە هێزە ئەمنیەکان ئەمن خوێندوشتە قەت بووە ڕۆژە لە ڕۆژان مامۆستاکەت لەو مامۆستایانی کە وانیان پێوتی قەت بووە وانەیەکی توندوتیژ یان تۆیان فێری توندوتیژی کرد بێ حەزەکەم بە سەراحەتەوە بڵێن زۆر بە سەراحەت پێتەڵم هەرگیز نە مامۆستاکەم نەوەکو بەڕێوەبەرەکەشم وەکو بەڕێوەبەر عەسکەری قەت فێری ئەو شیان نەکردوون چونکە ئێمە موڵکی میلەتین فێریان کردوین ئێمە هێزی حکومین نیزامین
بەڵام ئەوانە نیزامینین دڵنیان بن. هۆکار چی ئەمان بەم هێزانە بەو شێوازە کە تۆ باسیەکەی بەو شێوازە مامەڵەکەن لەگەڵ کەسێک کە بە بەردەوامی جیلی بۆ کورد و بۆ باڵین ئەم میلەتە پێگەیاندوە هۆکار چییە بەم شێوازە مامەڵە کار چییە پەروەردەکان سەقەتە یەک دوو ئێمە 4 ساڵە موچەمان لێ بڕاوان چەمانێک کە لێیان بڕاوە پشگیریان نەکرێت لە ڕووی مادی و معنەوی پشگیریان نەکرێت لە ڕووی پارچە زەوی و بەرتیل و دەماچ و ئەم جۆرە شتانەوە. داواکاری چییە چیت پێ باشە بکرێت داواکاری مۆیە کۆڵنێن خۆپشاندان بەردەوام بێت خۆشم بەشداریم کردوم ڕۆ لێ ئەبینی لە ئێسای مامۆستایان و بەشێکی زۆر لە موچەخۆران خۆپشاندانەکەن بەڵام بە شێوازێکی زۆر توند بەرامبەریان ئەوەستنەوە هێزانەکان باشە هۆکار چییە بۆ مامۆستایان بەم شێوازە مامەڵایان لەگەڵاکرێت وڵی تر خۆی مامۆستا داوای حەقی خۆی ئەکات بەس ئەو ملەتە نازانێت یعنی ئەو حکوومەتەکە ئێمە ئێستا لەگەڵا ئاژین نازانی ئەو کەسە حەقی خۆی ئەوێ مامۆستا چی ئەوێ لە حکوومەت خۆی دەرس ئەیا بۆ مناڵ خۆی هەزاران مستەقبلی لە ژێردەستی ئەو مامۆستا مستەقبلی هەزاران لە گەنجە لە مناڵە ئەو مستەقبلی ئەو ملەتە لە چێ دەست پێکە لە مامۆستا تر مامۆستا دەست حەقی خۆی ئەوێ ئەو حکوومەتە ئەگەر حەقی خۆی ئەم مامۆستایاتێ ئەتر بۆچی خۆ بشاندن و خۆ بشاندنەکە و مامۆستا قەت ڕۆژێک لە ڕۆژان خەڵکی فێری تەلەبەی فێری تونند و تیژی کردووە فێری شەڕ کردووە جاران ئێمە کە مامۆستا ئەیبینن لە شوێنێکە لە ناو پاسە لە ناو پاکە خۆمان ئەشارێنەوە لێ ئەترسن بەس ئەستا هیچ ترسینە لە مامۆستا نە حەقی هەیە نە مافی هەیە نە یعنی تەلەبەی ئێمە لە ئەوی ڕۆژ هەڵات کوڕێکی گەنج لە مامۆستایدا بۆ وای لێ هاتۆ ئێستا مامۆستا بەو شێوازە مامەڵەی لەگەڵاکرێ هۆکار چییە؟ هۆکارەکەی حکومەت وای لێ کردی حکومەت ئەبێ ملەتی خۆی بەرزەکات حکومەت ئێمە نزمەکات بەڕاستی مامۆستایان حەقی خۆیانە داوای مافێکی سەرەتایی خۆیانەکەن بەس بەڕێی من لەم کاتەیە و لەم وڵاتی خۆمانە یعنی دەسەڵات ئەوەی پیشان ناکە مامۆسا نابێ بە قەڵەم داوای مافی خۆی بکە ئەبێ قەڵەم فڕێە ئەبێ هەمیان چەک هەڵگرن لەبەرەوەی ئەم دەسەڵاتی خۆمان ئەوەی پێویستە نەک قەڵەم ئێستا بەڕاستی من لەگەڵ ئەم بایکۆتەیە یعنی ئێستا ئەڵێم مامۆستا یا ئەوەتە قفڵ لە دەرگای مەکتەبەکان بە جامعەکان داخە بێجگاری بڵێ بە هیچ شێوێک نایکەمەوە نۆکو تەلەبەیان کردوتە حاڵەتێکی قەلەقەوە کە ڕۆژی داوام هەیە بەیانی هەیە بەیانی نیە دوو بەیانی نیە ئێمە قوتابێکی زانکۆین بەڕاستی لەو کاتەوە هاتوین بەتەمای بەحسەکەمان منیسمار تااقەتمان نییە یعنی هەر بێ تااقەت بین ئەڵێن ئایا بێ یەکی چوار داوام هەبێ ئایا بێ نەبێ یعنی حاڵەتێکی زۆر ناخۆشە تەلەبە لەو لاوە لە ئیش بووە ساڵێکی خوێندنا فەوتی زۆرە یعنی حاڵەتێکی دەرونی زۆر ناخۆشە مامۆستا قەت بووە ڕۆژە لە ڕۆژان خەڵک فێری تونند و جیژ و شەڕ بکە ئاوا ئێستا بەم شێوازە مامەڵەی لەگەڵاکەن نا بەڕاستی مامۆسا لە سایانەوەی یعنی توێژەرێک بووە توێژەرێکی پەروەردە بووە بۆ مناڵەکانمان بەڕاستی یعنی مامۆسا زۆر تۆ داوات چییە لە هێز ئەمنیەکان کە بتوانن بە شێوازێکی باشتر مامەڵە لەگەڵ مامۆستایان و خۆپشاندەران بکەن هێزە ئەمنیەکانیش هەر بەشێکن لە ئێمە هەموو کەسوکاری ئێمەیە بەڵام پێویستە بە شێوازێکی جوان مامەڵیان لەگەڵا بکرێت لەبەرەی ئەوان داوای مافی خۆیانەکەن و داوای حەقی ئەوانیشەکەن لەبەرەی ئەوانیش مەعاشیان بڕاوە بەڵام ئەم دەسەڵاتە بە زۆر و زۆرداری ئیش بەوانەکە و ئەکەونە سەر جادەکە ڕێ لە مامۆساگرن و ینی شێوێکی زۆر ناشکین. خوێنی یەکێک لە مامۆستا ئافرەتەکانە تازە بەدەستی دەسەڵاتی کوردی بەداخەوە ڕژات ئەو دەسەڵاتە ملهوڕ و گەندەڵە مل کەس نەکا لە بۆ داخوازیەکانمان دڵنیابن بە مەرجی خۆشمان بیکۆڵ نادەین. هاتە سەرشەقام ئەرکێکی نیشتیمانیە ئەخلاقیە نەتەوەیە بڕوخەیە دەست شوورەیە بۆ ئەو دەسەڵاتە ئەوە چییە بەکاردێنی بۆ مامۆستایە قەڵەمی پێەیە هیچ ئەمەلێکمان بە حکوومەت نەماوە حکوومەت تێنێت تا ئێمە داوای مافەکانمانی لێ بکەین.
لە ئێستاە مامۆسایان فەرمانبەران زۆربیان خۆپشاندانەکەن بە ئاشتی داوای مافی خۆیانەکەن بەڵام ئەبینین بە توندوتیژی بە شەق ڕوبڕووی مامۆسایانە بنەوە بۆچی مامۆستا بەم شێوازە مامەڵی لەگەڵا کرد دەسەڵاتی ئێستای بینی لە کوردستانەیە دەسەڵاتێکی ستەمکار و زۆردارە چاوەڕیشتی باشیشی لە ناکرێت ئەبێ خەڵک وشیار بێ میلەت هەمووی باش بیرکەنەوە بۆ ئەوی بتوانن دووریان خەن دەسەڵات ئەوە تاقە ڕێگە و تاقە چارەیە تۆ خوێندوتە لە ژیانی خۆ دوایە قەت بووە ڕۆژێک لە ڕۆژان مامۆستا وانەی شەڕ وانەی توندوتیژی فێری تۆ بکە ئاوا ئێستا بەرامبەری مامۆستا بۆ مامۆستا نابێ ئەبێ زۆر ڕێزی لەبیرە ئەوەی کە دەرسی پێوتراوە لەو شوێنە پەرۆ دەکراوە هەر ئەوەی لێوەشێتەوە بۆچی بەم شێوازە مامەڵی لەگەڵاکەندەی مامۆستا جیلی گەورە گەورەی بۆ وڵات پێگەیاندو ئێستا ڕەوای خۆیەکە خداوای ئەوشی نەک دەڵێمانە بڕوخێن خۆی ئەمانە پێسە بڕۆن واز بێنن وازە ساڵ بێن بۆی خەڵکی باش بێتە جێگەکەیان داواکاری چێتەوە لە هێزە ئەمنیەکان وڵا داواکان لە هێزە ئەمنیەکان هێزی پێشمەرگە هەمویان بێنە بەڕێگەرەوە پێشبیری خەڵکی کوردستان کەنیشت کە سوکاری خۆیان کەن بۆ ئەوی بتوانن ئەم دەسادانە بە زووترین کات دوورخەن لە خۆیان لە میلەت تۆ ڕێی چییە بۆچی بەم شێوازە مامەڵە لەگەڵ مامۆستایان و تەندروستکاران نەکرێ بە شێوازی توندوتیش زانی چۆنەکە کە لە وڵاتی ئێمە مامۆستا ئەوانێکی ئێستا لەسەر حکومن بە خوێندنی ڕسمی نەیە خوێنە فەرمی هەر هاتوون لە شوێنێکەوە بە واستە و بە دەستماچکردن شەهادەیان وەرگتووە شەهادەکان شەهادەی خۆیان نییە مامۆستا نازانن قەدری مامۆستا چییە قەدری مامۆستا من خوێنومە ئەزانم قەدری مامۆستا چییە کە کتێبەکە کەی توی خوێن تۆزانی مامۆستا چی فێر کردووی کە معلوماتێک فێرەبی ئەمانە ئەویان نییە ئەمانە هەر بە زۆرداری هاتوون لە دەرەوە تا ناوە بە زۆرداری هاتوون غەدیان نەو میلەتە کردووە غەدر لە مامۆستاکەن لە تەلەبەکەیەکەن ماڵوێرانیان بۆ خەڵقەکە بەجێشتووە دایری سەحا ئەگەرەوان ڕازەکەنە بێ خزمەت بکرێت لە بەروی خزمەتی و میلەتەکەن ئەیگەریشە جەڵدە لێیە ئەیگەرەوەتا لێ خەڵق سەرەتانێتی بەچی بڕوا بەڕێگاوە ئەگەر ئینسان لە حتا باوچێک لە ماڵەکە ناڵەکانی لێ ڕازی نەبێ بڕ ڕام وایە باوکەکە ماڵەکە بەجێ بێڵێ باشترە بەس ئەمانە نەباوکن و نەهیچ و گەورەترین دوژمنن بۆ میلەتە بەجێ ماڵ ئەبینین لە زۆربەی وڵاتانە لە جیاتی با بڵین ئەوەی کە ئێستا بین لە وڵاتی خۆمان بەم شێوازە وەڵامی فەرمانبەراندرێتەوە بە سوپاسکردن بە بەرزکردنەوەی ئاستی موچەکان بە خزمەت گوزاری زیاترە خەنە بەردەستیان چونکە خزمەتی خەڵکەکەن و خزمەتی حکوومەتەکەن بەڵام بۆ لای خۆمان وایە بۆ حکوومەت بەم شێوازە مامەڵەکان بە قوربان حکوومەتێک لە خۆ هاتوۆتە سەر حکوم لە خۆی خەڵک شوێرانە دویان کردووە ئەگەنە لە ئەوڵەوە تا ئەخریا حکوومەت دەبوو لەمانە شوێوانەی کە شۆڕشەکەن نابێ خۆیان حکومڕانی بەربەڕێگاوە ئەبێ کۆمەڵی خەڵقی گەنج و کۆمەڵی خەڵقی ڕێکوپێک و خوێنەوار و مسەقف بێنن لە شوێنەکانە داینە نیشکەن ئەبێ خەڵق چێ پرسیان پێ بک بەوان شوێنەکان پێیان بڵێن چی بکەین و چی نەکەین ئەوان خۆیان هاتون شوێنەکان داژی کردو بەس خۆیان دەوڵەمان کردووە بەس کە سوکاری خۆیان دەوڵەمان کردووە مامۆسایان قەت وانەی توندتوژیان بە خەڵک نەوتووە بە مناڵی کەس نەوتووە ئەمانە ئێستا کە بەم شێوازە مامەڵەکەن لەکوێوە هاتووە بە قوربان ئەمانە لە شوێنێشکەوە هاتون فێرکردن ئەمانە پیاوی خەڵقن ئەمانە درۆکەن ئەمانە ڕازگۆنین لەگەڵەوە میلەتە باشە هەر ئەبێ میلەتەکە هەست بێت داوایان لێ بکەون نیانێ لەسەر حکوم خەڵقێکی باش و خەڵقێکی چاک و ڕێک و پێک بە گەنجەتی و تەمەن نییە گەنجەکانمانەیە و کۆمەڵی گەنجی جوان و چاکمانەیە با بێنە سەر با بێن نیشکەن با بێن وڵاتەکە بەرن بەڕێگاوە ئەگەنە ئەم وڵاتە دەوڵەمەنگە پەچی ناکەی لە سەپارە قەیناکەن لە مەعاشەکەی تۆزەکەمەکەیتەوە بەڵام تۆ بۆ شێوەیە دەست بنێتە بین و نەشیێتێ شتیوا لە دنیای بوونە کابرای 30 ساڵ تەقاوت بێ 30 ساڵ 40 ساڵ خزمەتی کردبێ تەقاوت بێ مامۆستا بێ و فەرمانبەر بێ چێ بێ پێستا تەقاوتەکەی نێتە لەبەر وەرە ببەم لەبەر مزگەوتی گەورە سواڵەکەن چکە ماڵەکە دەریان کردو سە چوارعانە تەقاوتەکەی پێ بوو کەس دەری ناکرد لای کوڕی وایە کچی وایە تەقاوتەکەی وەرەگەر ئەیخوال لەگەڵیا لەبەرەوە خزمەتیان نەکرد ئێستا هیچی نانێ ئەوانیش دەریەکەن چکاو خۆی پێ بەخێو ناکرێت لە ئێستای مامۆسایان و فەرمانبەران خۆپشاندانەکەن بە ئاشتی داوای مافی خۆیانەکەن بەڵام ئەبینین هێزە ئەمنیەکان زۆر بە توندی مامەڵیان لەگەڵاکەن بە شەخ و بەزلە و بەم شێوازە باشە هۆکار چییە بەم شێوازە مامەڵ لەگەڵ مامۆسایان ناکرێت وەکار قشتەکە زۆر ناخۆشە بەڕاستی پێمان ناخۆشە و کردەوەی ناشنی هەموو هاوزمانین و هەمی خەڵقی هاوڵاتی خۆمانین بەڵام نابێ ئەوە بەو شێوەیە جوڵێنەوە لەگەڵ ئەو هاونیشتوانیان باشە قەت بۆ ڕۆژێک مامۆستا تونند و تیژی فێری هاوڵاتیان بکە ئێستا بەو شێوازە مامەڵی لەگەڵا نا بەو شێوە ناشرینە ڕێزی هەیە مامۆستا ئەو پەر ڕێزی هەیە تێگەشتی ئێمە هەموو پەروەردە ئێوانی کاکە جات بە قوربانی چاو تێگەشتی مامۆستا هەتا ڕێزی بەگری بەڵامەتە بەو شێوە ناشرینە ئەو نظامە ناشرینێ کە بەرامبەر مامۆستا ئەو حرەکاتانەیە باشە بووەکەن بەرامبەر مامۆستایان و تەندروستکارە زانیشی وڵای خۆتاییانە بەڕاستی داغ لە دڵن جۆلێ بێ و ئەوەی کە پالیان پێوە نیە بە شێوەیەکی ناشرین پاڵان پێوەنەیە گەنا هەموو برای یەکتین هەموو کەسی یەکین هاوڵاتین تێگەشتی هەموو هاوزمانین
تێگەشتی بەڵام شێکی ناشرینە. خۆش بێ تۆ ڕای چیە لەسەر ئەو ئێستا کە بینین بە شێوازە مامۆ لەگەڵ مامۆستایان و تەندروستکاران و فەرمانبەران بەگشتیەکرێت واللهی شتێکی زۆر عیب و ناشرینە کە ئەوان ئەیکەن بەرابەر بە مامۆسایان و هەموو چینەکانی میلەت چونکم ئەوان بە حساب خۆیان بە میلەت ئەزانن کەچی جیابوونەتەوە لە میلەت ئەوان گیان لە میلەت ئێستا جیاوازن لەگەڵ میلەتە ئەوان هەچی خراپەیە کردیان شتێک نەبوو کە بیکەن باش بێ و ئەم میلەتە ئەنجا معاشەکەیە معاشیشان بڕی لە فەقیر و هەژار و مامۆسا و هەموو توێژەکانی کە باشە مامۆستایان زەرریان بۆ کەس هەبوو ئێستا بەم شێوازە ناشرینە ماوەڵێ مامۆستایان هەموو چینەکانیان پێگەیانەوە بەرزیان کردوونەوە شادیان هەیە و پلیان بەرزبووەوە هەمووی مامۆسا پێگەیانەوە ئەبێ مامۆسا وەکو باوکی خۆیان سیرکەن زیاتریش ئێتر کە ئەمان وابن دەسەڵات نییە ئەمانە ئیلا ئەبێ چەکێک هەبێ کە وەکو خۆیان چەگار لە نایان بەرجینە مامۆسا قەت بەوانەی تونندوتیژ و شەڕ و بەم هەڵسوکەوتەی کە ئەی بینین فێری خەڵک نەکردووە ئەی ئەمانە لەکوێوە پەیدا بوون ئەی ئەمانە کێن بەم شێوازە ماوەڵ لەگەڵ هاو نیشتیمانی و مامۆستای خۆیان ناکەن ئەمانە گیان لەوەی کە مامۆستا تربێتیاندایە مامۆستا تربێتی باشی میلەتی دایەوە هینی ئەو نەتەوەیدایەوە کە پێگەیوە بەس ئەمانە خۆیان جیا کردێتەوە دیارە گیان ئەمانە لە جیهەتێکی کەوەریان کردووە ئەمانە ئەی چی بکرێ باشە بەڕای تۆ چۆن ڕێز لە مامۆستا بگیرێت چۆن ڕێز لە تەندروستکاران بگیرێت والله پێویستە زیاد لە لزوم ڕێز لە مامۆستا بگیرێ حقا ئەمە چەند وەختە داوای ئەواکەن موچەکانیان بۆ چاکەن بۆیان چاکەن پارەش هەیە درۆ ئەەکەن بەخوات نەک ئەم حکوومەتەکە 6 ملیۆن نفوسین 6 ملیۆنی پێبەڕێەوە چی ئەگەر مەسوولەکان و ئەوانەی کەیبەن بەڕێەوە بە پیاوەتی بیبەن بەڕێگەەوە بە ئاقلان و بەریشیرانە فقط ئەمان هەرەوەیان پێکرێت. ئەزیزان وەکو بینیتان ئەم دوو پیاوە بە ئەزمونە باسێوانە کرد مامۆستایان ئەبێ ڕێزی تایبەتیان لە بگیرێت لەبەرەوەی زۆربەی ئەوانەی کە ئێستای بینین لە دایرەکانە ئیشەکەن لە فەرمانکانە ئیش و کاروباری هاوڵاتیان بەڕێوە بن هەر لە دکتۆر و هەر لە ئەندازیارەکان و هەر لە فەرمانبەران بەگشتی پەروەردەی دەستی مامۆستان مامۆستا ڕۆژێک نەبووە وانەی شەڕ و توندوتیژی فێری کەس بکات بەڵام ئەمانەی ئێستا بەم شێوازە ڕێز لە مامۆستا ناگرن ڕێز لە تەندروستکاران ناگرن کە گیانی چەندین مناڵ چەندین کەسی ئەم میلەتی ڕزگار کردووە بەم شێوازە مامەڵیان لەگەڵاکەن بۆیە داواکارن ئەم شێوازەی تر بوەستێنرێ ئەو کەسانە دادگایی بکرێت کە بەم شێوازە مامەڵاکەن ئێمە هەوڵێکی زیاترە دوێنین بزانین ئەوان چیمان پێڵێن ئێوەش بینەرما بن وڵی حەقی خۆی نییە گوناحە بەڵام حەق ماوە لە وڵاتەیە حەق نییە گەنا داوای مافی خۆیەکە خۆ داوای شتێکی خراپی نەکردووە حەقی خۆیەتی بە ئاشتی ئەویش معاشەکەی بۆ دەوەکە ئەو بۆی ڕەنجات بژەی ماڵ و ناڵی دابین بکات تەبعاً بەڵام ئێستا حەق نەماوە لە وڵاتەی مامۆستا قەت بووە وانەی شەڕ و توندوتیژی فێری خەڵک بکە فێری تەلەبە بکاوە ئێستا بەم شێوازە توندە وەڵامێ درێتەوە ناوەڵا مامۆستا هەمومان پێگەشتی دەستی مامۆستای مەساق مامۆستا نەبێت کەس هیچ شتێ فێر نابێت ئەی با بڵێن بوون منە تەندروستکاران پزیشکەکان ئەویش بە شێوازێکی زۆر ناشرینەوە مامەڵیان لەگەڵاکرێ لە جیاتی ئەوەی سوپاسیان بکرێت کە گیانی چەندین کەسیان ڕزگار کردووە سەیرەکەم بەم شێوازە توندەمە وەڵامیانە دەنەوە کێن ئەوانە بەم شێوازە توندە مامەڵ لەگەڵ ئەم کەسە بە ڕێزانەی میلەتاکەن وڵا هەرۆکانی خۆمانن کێ هەرۆکانی خۆمانن بەس خۆ ئێمە ئەگەر نەخۆشی نەگەر دکتۆر نەبێت حتا کولوت بژانێک ئێمە هیچمان پێ ناکرێت ئەبێ ئێمە زۆر زۆر مەمنونی دکتۆر و کارمەندانی خەستەخانە بین کە بە هیلاکی و بەماندێتی خزمەتی ئێماکەن و سەرباقیان هەموو خوێندن و زەحمەتە بەڵامی تر بڵێن چی داواکاری چێتۆ چی بکرێ باشە بۆ ئەوەی بتوانین بە شێوازێکی باشتر لەگەڵ ئەم کەسانە بجوڵێن داوا لە خوای گەورەکەم ڕەحم خاتە دڵی ئەمانە موچەکە هەیە شکر نامانەنێ بیانەنێ ئەو خزمەتی ئەم فەقیر و هەژار و داماوە بکە و خوێنی یەکێک لە مامۆستا ئافرەتەکانە تازە بەدەستی دەسەڵاتی کوردی بەداخەوە ڕژات ئەو دەسەڵاتە ملهوڕ و گەندەڵە مل کەس نەکا لە بۆ داخوازیەکانمان دڵنیابن بە مەرجی خۆشمان بیکۆڵ نادەین.
هاتە سەرشەخام ئەرکێکی نیشتیمانیە ئەخلاقیە نەتەوەیە بڕوخەیە دەست شوورەیە بۆ ئەو دەسەڵاتە ئەوە چییە بەکاردێنی بۆ مامۆستایە قەڵەمی پێیە هیچ ئەمەلێکمان بە حکوومەت نەماوە حکوومەت یانێت تا ئێمە داوای مافەکانمانی لێ بکەن. مامۆستایان حەقی خۆیانە ئەگەر نەیکەنەوە و نێڵ بڵێن قوتابیان ئاوا دەرس بخوێن حەقی خۆیانە لەبەرەوەی کە مەعاشیان نایەنەوانیش بەخوا مامۆستاک لە گەڕێکی ئەمەیە 1000 دینارم پێ نەبوو بچم بۆ ناکەڕە پیاەکە. هۆکار چیە مامۆستا بەم شێوازە توندە مامەڵی لەگەڵاکرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان گرتێک بڵاو کرایەوە مامۆستایەکی سەرسپی لەلایەن کەسێکەوە لە هێز ئەمنیەکان دێ بە شێوازێکی زۆر ناشرین مامەڵی لەگەڵاکرێت شەقی تێڵەدرێت بۆچی مامۆستا بەم شێوازە مامەڵی لەگەڵاکرێت ئێوە هەر پارتیە و هەر یەکێتی هەریەکە بۆ خۆیەتی و سەرسپیاگینا حەقیەوە هێش شەقی تێڵ بدرێت. مامۆستا قەت بۆ وانەی شەڕ و تونند و تیژی فێری خەڵک بکە ئێستا بەم شێوازە توندە وەڵامی دەدرێتەوە نەخێر لە ئێستاە وەڵە مامۆستا زۆر لە دایک و باوک باشترە بۆ خوێندکارە وڵات چۆن توانین کە گەورەکانی سەر و خۆمان نەتوانەوە بکەن خەڵکی یاسایی چۆن نتوانەوە بکەن کە هیچ دەسەڵاتی بکەن بۆ نمونە گەورەکان وەڵا گەورەکان سەرکردەکان مەقسەدەوەیە سەرکردەکان حەقیەوەیان هەیە بە باشترین شێوە مامەڵە لەگەڵیان بکەن چکە حەقیەوەیان نییە مەعاشی تەواویان بدرێتێ ئەوان پاش چاکە و پیاوەتی لەگەڵ مناڵەکان ئێمە حەقیەوەیان هەیە ئەویان لەگەڵا بکرێت حەقیان هەیە بە هەموو موچەی خۆیان بدرێتێ. گەورەکانمان خراپن ئەمە خۆشی هاتنە سەرتەخت بۆمان نەمانزانی داماومانەکەن و احتیاجمانەکەن و من خانەنشینم 4 دانە مانگ هیچ مەر نەگرتووە 4 دانە مانگ 1 دینار مەر نەگرتووە بێوە ژن و دامە. مامۆستا قەت بۆ ڕۆژێک لە ڕۆژان لەوانەکانیا فێری مناڵەکانی تۆ فێری تونند و تیژی کردووە فێری شەڕ کرد بێت و هاتبنەوە بووم نەکێشە بۆ تۆ عیبیان نەبووە چاک بوون لە خۆمان چاکتر بوون بۆیان پێی بۆ نمونە تەندروستکاران پزیشکەکان ئەوانی کە کارمەندن پەرسیارەکان ئێستا ئەوانیش داوای مافی خۆیانەکەن بە ئاشتی بەبێ ئەوەی شەڕ دروستکەن بەڵام بە شێوازێکی تون هەمویان عیبیان نییە گوناحم عاشیانێنێ حەقە معاشی تەواویان بنێ. ئەی باشە کێن ئەوانەی بەم شێوازە مامەڵە ناشرینە لەگەڵ مامۆستا و فەرمانبەرەکەن بۆچی بەم شێوازەی گەورەکانمانن بۆ خۆیانن خۆیانەی خۆن گیرفانی خۆیان و کە سوکاریان و گەورەکانیان پڕەکەن و خەڵکیش بە هیچ وتت منیشخان نشین وایە چەندێکە موچیان پێ نەداوی وەزعت چۆنە وەڵای 4 مانگە من 1 مانگ وەرم گرتووە 1 مانگەش بە تەواوەتی نە هیچ جا حاڵمان چی بێتر بێوە ژن و داما و 1 دینار لە ماڵمانە نییە هیچ هیچی نەکنین هیچمان نییە. مامۆستا ئەو توێژێ پەروەردەی وڵاتەکات مامۆستا سەرەتای پەروەردە مامۆستایە بەڵام ئەم دەسەڵات ئێمە ئەمڕۆ تەنها ئەوەی لە توانایمەوە بە شاق بە زلە بە چاک وەڵامی خۆی پیشاندانێکی ئاشتیانە بادە و بەس. باشە تۆ خوێندووتە تەبان من بەڵێ باشە قەت بۆ مامۆستا ڕۆژە لە ڕۆژان یەکێک لە مامۆستاکان لە کۆی ئەو مامۆستایانی کە هەت بووە توانەی توندوتی جوانەی شەرم وانەی با بڵێن بێڕێزی فێری تۆ بکە ئێستا بەم شێوازە ئەمانە مامەڵی لەگەڵا نە مامۆستا تەنهاوانەی ژیانی فێرکردین بەڵام ئەگەر ڕۆژێ مامۆستا توندوتیژیش بێ بەرامبەر بە من لە دڵسۆزیا بۆ من ئەو شتێک کردووە ئەگەر نانە هیچ کار دوشتە نەبووە. باشە ئەی ئەمانە کێن هاتوون بەم شێوازە مامەڵ لەگەڵ ئێماکەن مامەڵ لەگەڵ مامۆستامە بەس مامەڵە لەگەڵ تەندروستکار لەگەڵ دکتۆرەکان لەگەڵ فەرمانبەران ناکەن شەقیان تێڵەدەن لیان دەدەن ئەیان فڕێنن سوکایەتیان پێەکەن ئەمانە کێن لەکوێوە هاتووە کۆمەڵێک مافیان ئەمڕۆ لە دەسەڵاتان چەتەن بازرگانی نەوتن بازرگانی بە میلەتەوەکەن بەرونەتە ژیانی مامۆستا ئەو میلەتە بەانتە نار مامۆستانی ئێمە چۆن بتوانین ڕێز لە مامۆستا بگرین لە بەرامبەر ئەو پاداشتەی کە لە بەرامبەر ئەو شتێک کە بۆ ئێمەی کردو چۆن پاداشتیان بدەینە مەبەستت ئەوەیە کە ئێستا خۆی پیشاندانکە بۆ مافی هەمومانش کە تەنها مافی خۆی نیە ئەمڕۆ چکە مامۆستا دەتە سەر شەقام مافی ئاسایشیە مافی هەموو توێژەکانیە بەعام من ئەمڕۆگا کاس بووم ئەگەر مامۆستا خۆی پیشاندان کە مەعاژۆر بگرێ بۆم نیش باشە نەگەر بۆ خۆی بەڵام وەکو ئەوی لە هەموو کاتێکدا و ئەرگەی و مافیژێ مامۆستا ئەرکی خۆی جێبەجێ کردوە دکتۆر ئەرکی خۆی جێبەجێ کرد مافەکانی بێ بێگومان یعنی هەموو کەسێ ئەوە ئازانێکە مامۆستا بۆچی ئەوە ئەکا ئەو هەدەفی خۆی هەیە بەڵام ئەو کەسەشی کە ئەو ئیشە ناشرینانیان بەرامبەرەکەن بۆ نۆک لێدان وەکو ئەو هەموو دیمەنانی ینی ئێمە لە تەلەڤیزیۆنی بینی ینی خۆت نازانین بە چ شێوازێر خەمیشی لێ بخۆی ئەوانیش هەدەفی خۆیان دیارە هەدەفی مامۆستا ینی بەس ئەوەیە دیارە هەدەفەکەی چیە ئێمە ئەزانین هەدەفی مامۆستاوێکە مافێکی سەرەتایی خۆی بۆ نونە
بەدەستبێنە ئەوی ژەوەیە کە تۆ هەر کەسێک لە دنیا ئیشێکەکە یعنی حتمما تۆ مەرج نییە پاداشتەکە ینی هەرمادی بێ بەس تۆ ئەگەر ئەو ئیشە نەکەی ینی پاداشتە مادیەکە وەرنەگری ژیانت ناڕوە. تۆ گرتە ڤیدۆیەکەت بینی کە بە شێوازە توندەکە مامل لەگەڵ مامۆستاکەی هەولێر هەستی چۆن بۆ کات؟ مەڵای نازانم ینی هیچ کەسێ باوەڕ ناکەم توانێت هەستە دەربڕێ لەبەری تۆ لە کاتێکا کەسێ مافێکی ڕەوای خۆیەتی داوای ئەکا چۆن وەڵامێ درێتەوە ئەو هەدەفی خۆی هەیە بەس ئەوەشی کە ئەوەکە دیارە ینی هەمومان ئەگەر هەر مناڵێ بێنە لە کوردستانە تی ئەگە هەدەفیش چییە؟ باشە مامۆستای تۆ ئەو مامۆستاین کەوانەیان پێوتو قەت وانەیەکی توندیان بە تۆ قەت وانەی تونند و تیژیان فێری تۆ کردووە؟ بێگومان نەخێروەکو ئەوتی ئەگەر سەرەتایەکی تونند و تیژی بەکار هات بێ لە مامۆستایە بۆ منەوە گەزانی ساڵانی کۆن وا بووە ئەویان نەهێش ینی ویان کرد کە ئەوە ببێتە یاسایەک تونند و تیژی بەرامبەر تەلەبا مامۆستا سزا ئەدرا لەسەری بەس ئێسانی هەمووانە بین کە خۆیان چیان بەرامبەرە وڵی ئەو ڕێزە ئەو پاداشتە بە ئێمە ناکرێ ینی ئێستا بۆ منە تەلەبێک لە بەردەمی مامۆستاکەیەتی گەورەترین پاداشتە کە پێی ئەزانی تۆ ئەو مامۆستایە چیت بووەکە بەس گەورەترین پاداش بۆ ئەوان ئەوەیە کە مافەڕەوەکانی خۆیان دابین کردکەیش بە ئێمە ناکرێت بۆ کەسان ناکرێت کە ئەبینی هەموو چۆن جوابیانێنن. باش ئەمانە کیان بەم شێوازە توندە مامەڵە لەگەڵ مامۆستایان ناکەن لە کاتێکدا مامۆستایان ڕەنگە مناڵی ئەو کەسانش کە بەو شێوازە شەق لە مامۆستا هەڵەدەن بەو شێوازە مامەڵی تون لەگەڵ دکتۆراکەن مناڵی ئەوانش لە بەردەستی ئەمانە خزمەت کرابن فێری وانە کرابن چارەسەریان بۆ کرابێ ئەی ئەم کەسانە کێن لەکوێوە هاتوون ئێستا بەم شێوازە تونە مامەڵ لەگەڵ دیارەکێنەوەنەوەکو چەکێ بەکارە هێندێنانی باوەڕ ناکەم ینی ئەگەر خۆیان بێنەوە سەر ئینسانیەتی خۆیان خۆشیان حەز بەوە ناکەن بەس کۆمەڵێک چڵکاو خۆرن کۆمەڵێک بەکار هاتووی دەستی حیزبەکانن دەستی ئەو کەسانن کە بۆ مەبەستی خۆیان بەکارێن بەس ئەکید بن یعنی لە داهاتوە ئەوانیش بەکارهێن ئەوان ئێستا ئەمە ئەم کارەی خۆیان بە کوردایەتی و بە نیشتمان پەروەری حسێ بکەن ئایا بەڕاستی وایە؟ نایشانی پێکەنینە ئەوە گەری ئەین بەو نەو عەبیرکەنەوەن ئەو کوردایەتی نیە تۆ لە کوردێکی وڵاتەکەی خۆت بێ لەسەر شتێکیش کە داوای مافی خۆیەکە. خوێنی یەکێک لە مامۆستا ئافرەتەکانە تازە بەدەستی دەسەڵاتی کوردی بەداخەوە ڕژات ئەو دەسەڵاتە ملهوڕ و گەندەڵە مل کەس نەکا لە بۆ داخوازیەکانمان دڵنیابن بە مەرجی خۆشمان بیکۆڵ نادەین. هاتە سەرشەخام ئەرکێکی نیشتیمانیە ئەخلاقیە نەتەوەیە بڕوو خێە دەست شوورەیە بۆ ئەو دەسەڵاتە ئەوە چییە بەکاردێنی بۆ مامۆستایە قەڵەمی پێەیە هیچ ئەمەلێکمان بە حکوومەت نەماوە حکوومەتیان تا ئێمە داوای مافەکانمانی لێ زانی وەکارەکە چییە کاکە وەکارەکەی مستاقل لەمە خراپی بەسەریە میلەتە من خۆم پێشمەرگەم بۆچی؟ قسە و پرسیارە زۆر جوان بوو بیستوی ئەم میلەتە نیە قەتەر نابێت ئەگە قەت عیشیەکەی قسە ناکەم ئەم میلەتە قەتەر نابێت تێکەڵ هەموو قەومێ بوو لەگەڵ جوولەکە شەژیام لەگەڵ ئەمریکی ئیطلاعاتی ئێران میتی تورکی تێگەی بەس لە بەغاشە داوام لە بەغا و بەسڕاشە داوام نەکردووە ئەوەی زۆر تێکە زۆر خەڵک بوو ئەم میلەتە قەتەر نابێت باشە هۆکار چییە بەم شێوازە توندە تۆ بیرەکەیتەوە بیرەکەم باشە من کابرای خۆم پێشمەرگەم باشە من کانە نەوتم لایە من مدیری گومرگم لە بەتفۆنێکەوە وەسم تۆیتە سەر من سوکایەتی بە منەکەی با مامۆساوی هەڵبەتە قەڵەمەکەت فێری کردویت هەڵبەتە قەڵەمەکەت فێری کردووی کە غەڵت بەرامبەر پێشمەرگەیە بکەیت کاکە یەک شتی ژێ زۆر گرنگە مامۆستایان هاتوون با بڵێن سوکایەتی بە تۆ بکەن بۆ نمونە یان هێزە ئەمنیەکان با بڵێن گرجی ئاڵۆزی دروستەکەن یان گروپ و دەستەن هاتوونەتە ناو خۆ مامۆستایانە و ئەم کێشانە دروستەکەن پرسیارەکە زۆر جوان من وەڵامە دێمەوە بۆ زیاناری بەڕێستێ بۆ هەڵ چواپاچی کوردستانیش ئەوە نە هێزی ئەمنین من خۆم پێشمەرگەم ئاگاداری و معاناتی هێزی پێشمەرگە و هێزی چەکداریشم نە پێشمەرگان لە خەڵکیان نە دژە تیرۆرە
نە ئاساییشە کێنەوانە ئەوە هەمی بنلادی بندیوارەکانن بۆ ڕۆژێکی وا جلەکانی منی ئاەتێ جلی دژە تیرۆری ئاەتێ جلی ئاساییشیاتێ جلی پێشمەرگایاتە بۆی نییە سونعی شخصیاتی پۆلیس و ئاسایی بە تایبەتی پێشمەرگە حتا نەیتە ئەو جەبهانە مخۆم لە سووریاش داوام کۆ ڕەبیعە خاکی سووریا باشە بۆچی هەڵەسێت بە جلوبەرگی ئێوەوە ئەم ئیشە ئەکات هۆکارچی ئێوە بەکارهێنێ کاکژان ئەم حکوومەتە میلە دوای لێ کردووە من پێشتر پێم وتم تەڕ نابێ باشە کاکە تۆ ناڵێ من لەم حکوومەتە ڕزانیم باشە مش قۆبڵمە باشە 21 سێ ئەوایە هەمی بەجلی ڕەش و باتە لای مزگەوتی گەورە لەلای لە هەولێر لە لای قەڵای هەولێر هەمی بەجن و پیا و کچ و کوڕ هەمی بەجلی ڕەش و بەهاتە دانیشتایە سەڵی بێ ئەحمەڕە مافی مرۆڤ و هێزەکانی ئەمریکا وەکو ئێستا بە ڕێزەکە ڕۆژنامە نووسیاتی بۆ لای من بەخۆ تۆ برا بە ڕێزەش چاوت ماجەکەم حەچی وڵاتە زلی هێزەکانە ڕۆژنامە نووسەکانیان نەنات ئەزانی چەند بە پیسیەکە لە سەمدۆ بنەما بەڵام بێ پێچەوانەوە هەمی ڕای کرد بۆ سەیران کاکە گۆرە میلەتە ئەزانی چی خەڵەتم نەکرد و ناچیکەم بەڵام خوا ئاگای لێ گوناحە نانیان بیتیە خوا لە خۆمەوە دەست پێ هۆ بزوتنەوەی گۆڕانیشم یەک پەیامیشمەوەکو پێن بۆ بزوتنەوەی گۆڕان بۆ کۆمەڵی ئیسلامی بۆ یەگرتووی ئیسلامی یا ئەوە تا بێنەوە تەسنی ببنەوە بە یەکێتی بە پارتی تکان لێکم یا ئەوەتانێ دەست بینە چەک و ئەم دوو بنەماڵەیە لە ناوبەن شتێکیش نەماوە نایی حکوومەت بێت ئێستا مامۆستای بە مەدەنیانە داوای مافی خۆیانەکەن باشە تۆ لەگەڵ خەباتی مەدەنیانیت خەباتی مەدەنی بە قوربانی چاوە بم خەباتی مەدەنی تۆ ئاوا بڕۆی 100 ساڵی ترە بێ ڕاکێشت مە قسەی ڕاستخۆش من لە خۆمەوە دەست پێەکەم ڕەبای داعشە بۆ شۆ چینەتە سەیدان داعش لە خەویشا بوو بەس حارەسەکانیان ئاگادار بوو بە 10 سعات 9 سعات اینجا ڕەبایە ژیراوە یەک ڕەبایە تۆ دوو بنەماڵە یەکی 200,000 چەکداریانەیە 100,000 چەکداری بەشانی نووسوی هەیە داینەوە بۆ ڕۆژێکەوە بی ئالیا لە تۆ بە ئەشکوژیە دڵنیات کەمەوە 2 ملیۆن 3 ملیۆنی بۆ چێتە بە ماڵەوە کە زاگادار داواکاری چییە تەمەەن پێم وایە زۆر تووڕێ بەڵام داواکاری چییە حەل چییە چارەسەر چیە بەڕای تۆ زای لە چی تووڕەم من لەوە چەنە لە یەشێتی پارتی تووڕەم چەنە لە یەشێتی پارتی پڕم ئەوەنە لە میلەتە پڕم لەبەر ئەوەی تەڕ نابێ ئەوەی بینیتان ڕاوسەرنجی هەوڵاتیان بوو لەسەر ئەو خۆپیشاندانانەی کە تەندروستکاران و مامۆستایان بەگشتی فەرمانبەران بەعام کردویانە داواکار بوون کە وەکو پێویست ڕێز لە مامۆستانە گیراوە ئێستا ڕێزی لێ بگیرێت ماقول نییە مامۆستا بۆ تەمەنێکەوە بە ئەزمونێکەوە کەوانەی فێری خەڵک کردووە بەو شێوازە مامەڵەی لەگەڵا بکرێت لە وڵاتانی پێشکەوتوو کاتێک مامۆستایان تەمەنیان بەرزەبێتەوە تەندروستکاران و فەرمانبەران تەمەنیان بەرزەبێتەوە سوپاس و ڕێز و تەقدیریانەکەن خاننشینیانەکەن بە موچەیەکی باش بەڵام لێرە کاتێ مامۆستا تەمەنی بەرز بوویەوە کاتێک فەرمانبەران تەمەنیان بەرز بوویەوە بەو شێوازە توندە مامەڵیان لەگەڵەکەن بۆیە داواکار بوون ڕێزی پێویست لەوانە بگیرێت مافەکانیان دابین بێت بۆی هەر چیز بۆ کۆتایی بە خۆپیشاندانەکانیش بێت تایمی تۆ پێشکەش کرا تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ